السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەرانی زاری کرمانجی لە هەر شوێیەکن سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ. داواکارم لە خوای گەورە تاعەت و عیبادەت و ڕۆژی هەموو لایەکتان قبول ببێ ئینشاء الله. خۆشەویستان، لاڵقەی ئەمڕۆماندا تەوەرێکی زۆر گرنگ تاوتوێ ئەەکەین. تەوەرەکەمان باسی چارەنووسە. ئەم تەوەرە بەڕاستی پرسیار گەلێکی زۆری لێ دروست بووە یان لێ دروست دەبێت و خەڵک زۆر پرسیار لەسەر ئەکا. هیوادارم لەم ئەڵقەیە لە خزمەت جەنابی دکتۆر ئینشاء الله وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوە کە لەسەر چارەنووس و قەدەر دروستە بن، و هیوادارم جەنابیشتان تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن بۆ ئەوەی ئینشاء الله ئەو وەڵامانە وەربگرن. جنابی مامۆستای خوا بەخێر بێی. زۆر سپاسانە. خوا سەلامەتان کا ڕەبی دووبارە بەخێر بێی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. خوای گەورە بەخێر بێی جەنابی دکتۆر عەبدولباسط. دکتۆر ئەگەر بێت و بە سەریحە بچین ناو بابەتەکەمان، چارەنووس واتە قەدەر چییە؟ ئەگەر بێت و پێناسەیەکی کورتی لۆ بکەین و جیاوازی لەگەڵ قەضائیش چییە دکتۆر؟ طبعا بابەتەکە خۆی بابەتێکی زۆر بەرفراوانە، بەڵام وەکو قەدەر وەکو قەزا کە یعنی جارێ مەسەلەی قەزا و قەدەر لە هیچ حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هیچ ئاەتێکی قورئانیش نابینی ئەم دوو شێ بەیەکەوە هاتبی قەزا و قەدەر. هەر یەکە جیاوازە، حتا لە ڕوکنی ئیمانیش ڕوکنی شەشەمەکەی ئەفەرمێ وبالقدر خيره وشره، باسی قەزای نەکردووە. زیاتر لغەی زاناکانە، زمانی زاناکانە کە قەزا دێتە ناو بابەتەکەی. قەزا جا هەر یەکە بە پێچەوانەوەش تعریف ئەکرێ، بەڵام قەدەر ئەو شتەیە کە خوای گەورە لە ئەزەلەوە نووسیبیەتی بۆ خەلائق، بۆ تەواوی بوونەوەران، بۆ سەرزەوی. بەڵام قەزا زۆربەی زاناکان لەسەر ئەوە کۆکن کەوە کاتی ڕوودانی ئیشەکە پێی دەوترێتن قەزا. بەڵام قەدەرەکە ئەوەیە کە نووسراوە، وەکو بەرنامە ڕێژی بەرنامی بۆ کراوە. ئەو بەرنامەیەش کە ئیخوایە کە خوای گەورە فەرمێ وەکانە ئەمڕ الله قەدەرا مەقدوورا، ئەوەی کە خوای گەورە ویستی لەسەر و فرمانی لەسەرە و دایناوە بۆ ئینسانێک حتمیە ئیلا ئەبێ بێتە جێ. ئەمە سەرەڕای هەموو ئەم قەدەرە کە خوای گەورە بۆ ئێمەی نووسیوە ئەفەرمێ وأن الله قد أحاط بكل شيء علما. خوای گەورە زانیاری خۆی دەورەی بە زانیاری خۆی دەورەی هەموو شتێکی داوە. واتە ئێمە لە قەدەردا بەڵکو بەپێی ئەو زانستەی خوا ئەجوڵێنەوە. قەدەرەکە ئەو هایەیە، بەڵام نووسینەوەی خوای گەورە کە نووسیویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ كتب الله مقادير الخلائق قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة. أفرمي خواي گەورە چارەنووسی هەموو بوونەوەرەکانی نووسیوەتەوە بەر لە دروستکردنی ئاسمان و زەوی بە 50,000 ساڵ. واتە لە ئەزەلەوە چارەنووسی ئێمە نووسراوە، قەدەری ئێمە نووسراوە. بەڵام ئەدی ئایا ئێمە مەشیەتمان چییە؟ ئێمە چیمان هەیە؟ ئێمە ئەتوانین چی بکەین؟ خوای گەورە بۆ ئەوەش ئەفەرمێ وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين. ئێوە ناتوانین هیچ کارێ بکەن مەگەر خوای گەورە خۆی ویستی لەسەر نەبێت. بەڵام ئەدی بکەواتە لە قەدەردا ئێمە بۆ محاسبە بکرێین. مادام ئەگەر هەموو شتێک بۆ من نووسرایە، من بۆ محاسبە بکرێن. ئەلێرە خوای گەورە ئەلێرە هەندێک شتی ئەوێت کە ئێمە لێ تێبگەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەمەی فەرموو لە ئەزەلەوە ئەم شتانە هەمووی نووسراوە بۆ خودی ئینسانەکان. بەڵام ئایا چی لە دەستی منە؟ من مەسەلەن ئێستا ئەگەر لە زانکۆ بم، من قوتابیم هەبیت، وەلیلله المەثەل الأعلا، من قوتابیم هەیە لە زانکۆیە، من بە طەبیعەتی شوێنەکە قوتابیەکە شێوازی هەڵس و کەوتەکەی ئەزانم ئەم قوتابیە باش نییە. زا من پێی بڵێم تۆ دەرناسی ئەگەر وابی، ئەگەر دەرنەچوو من دەرم نەچواندووە یا خۆی دەرنەچووە، وەلیلله المەثەل الأعلا. خوای گەورە شتێکی نەکردووە بە ئیجبار، ئیلا دەبێت و بیکەی. بە سەبەبی چی؟
خوای گەورە ئەفەرمی وەیەهدی ئیلەیهی من ئەناب، هیدایەتی کەسێکەدا کە خۆی تۆبەی کردی، یعنی خۆی کەواتە مرۆڤەکان شتێکیان بە مرۆڤەکان تا حەدی ئەوەیان بەدەستە، خوای گەورە حوڕیەتێکی بۆ داناوە، یان ئەفەرمێ وما يضل به إلا الفاسقين، فاسقەکان کەواتە چێ گومڕاکە ئەوانەی کە فاسقن بەخۆیان خوان فاسق کرد بالضبط، کەواتە ئەوانە گومڕا ئەکرێن، کەواتە لێرەدا ئەمە کەوتە دەستی خودی مرۆڤەکان، بەڵام خوای گەورە علمی بەوە هەیە ئەمانە چی ڕوو ئەدەن، بەڕاستیش ئەگەر بۆ تێکڕای ئەوانەی کە بڕوایان وایە ئەگەر پێویست نەدەبوو خوا بزانی باشە هەموو دیانەگۆت باشە کو دەبی خوای گەورە ئەو هەموو گەردونی خەڵک کردێنە ژزانی سبەی چی ڕوئەدا خۆیان گلەیان دەبووە نەقەسڵۆ خوای گەورە بالضبط، بەڵام کە خوای گەورە ئێستا هەموو علمی بەوە هەیە کە چی دەگوزەرێ و چیشی دەدات بە ئینسانەکان، بەڵام لە هەموو ئەمانە ئەم حڕیەتە اختیاریە خوای گەورە ئەفەرمێ لە قورئانی پیرۆز أفرمي إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقنا وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا. أفرمي أمانتك ما النار بوسر زوي بوسر تياكان بوسر أسمانك بلا كس أو أمانتي ورنقرت إذا بي أمانة سيبيت أفرمي مروف أو أمانتي قبول كرت شيهم أمانتها كمروف قبولي كرد يلا قال قبولي كرد يا خوي قول أفرمي لقى قبول كرني شيء براستي مروف استمي لأخوي كردوا آخر من أمانتي خوا كأمانة شينار دبي من قبولهم كردبي من سونست أبي استمل لأخوهم بكم بيشتري أنا وقرآن وكتابه أبدا يعني إنسان كأمانتي ورقرت يا أبي مثلا سرزنش نكرابة كسي ليرة سرزنش نكرين خوي قول أفرمي وكان أفرمي ظلوما جهولا نزام مستمي لأخوي كرد أمانته ئازادی بیرروڕایە حڕیەتی بۆ خۆی باڵێ حڕیەت ناحڕیەتی بۆ خۆی لە قەڵەم داوە یعنی ئەو حڕیەتەی بۆ خۆی داناوە ئێستا مەلائیکەتەکان ئەو حڕیەتیان نییە ئیدی تەواو و یەکلاییە بەڵام ومن شاء فليكفر ومن شاء فليؤمن ومن شاء فليكفر لە دڵی خۆتە دڵی مەشیئەتە بەڵام بەڵام ئەوەی تر لە ئەزەلەوە ئەوە علمی خوددایە ئێمە وفقی مەقادیری ئەوە ئەجوڵینەوە کە خوای گەورە نووسیویەتی ئەوە نییەک لەسەر من بکات بە ئیجباری چونکە ئەگەر وابی من ئیجبارم ئیلا ئەو کارێ بکەم لە کۆتاییدا بن بۆ عەزاب بدا پرسیارە یعنی وە نییە سەحابە لەوانەیە پرسیاریشان کردبی بەنام مەبەستیان ئەوە نەبووە مەسەلەن ئیلحاد بیت خەڵکانێکی سا لە بەناو ئیلحادەوە لە ئەو جۆرە پرسیارانە بکاتن دەربارەی بابەتەکە جەنابی دکتۆر ئەوەکو پێناسەیەک بوو ئێستا دکتۆر مەسەلەن زۆر خەڵک ئەو پرسیارە ئەکارێ یاخەرەک بێت و مرۆڤ هیچی لە بەندەستی خۆی دانەبی یعنی وا حیسابە کە خوای گەورە مرۆڤ وەکو ڕۆبۆتێک دروست کردیە بە کەیف یعنی خوای گەورە کاکە دەبێت ئەو کەسەی بکوژیتەوە ئایا مەسەلەن ئەگەر بێت و پرسیارەکە وها بکەین ئەگەر خوای گەورە ئەو هەموو شتان نووسیبی مەسەلەن ئەو ئینسانە لە پاشی 20 ساڵی ئەو شتەی ئەکا ئایا قەدەر دکتۆر دەگۆڕێیان نا سەبارەت بە طبعا گۆڕانی قەدەر خوای گەورە چەند ئاەتێک چەند شتێکمان پێ ئەڵێن یەکێک لەو ئاەتانە خوای گەورە ئەفەرمێ بسم الله الرحمن الرحيم يمحو الله ما يشاء ويثبت وعنده الكتاب لآياتي تر أفرمي وما يعمر من معمر ولا ينقص من عمره شيء إلا في كتاب الآية يكم خواهي قول فرمي يمحو الله ما يشاء ويثبت وعنده الكتاب يعني عندك شتيا خواهي قول إسريتوا يعني قدر أو إسريتوا عندك شتي خواهي قول دي هيليتوا قران كاري شتي دا أكاد الآية دواي أو أفرمي هندي شتر هي خواهي قول تمني بي أداب بجيد ولا ينقص من عمره هي شد تمانكي كان قسطانكين إلا في كتاب يعني للوح المحفوظ أمشتين نسراوة بلام ليرة اشتكي مثلا حديث بيغمبري شيء أبو أما صلى الله عليه وسلم كحديث كارتسان لدورو دريج الشام بلام هولدين بكرتي باسي بكين بيغمبر صلى الله عليه وسلم باسي حضرتي آدم أكاتن أفرمي دوي أويكا لزريتك آدم لبشتي آدم وخواي قوله هموي بشاني دا هموي بنورك لني بتاوانيوا سيدي كر قوتي خداي من أوانة چن بيفرمو أما زريتي تويا أفرمي جنزي شي بيني قوتي أم جنزي چيا قوتي أما داودا
پێی فەرموو تەمەنی چەندە؟ گوتی تەمەنی 6 ساڵە. حەزرەتی ئادەم تەمەنی 1000 ساڵ بوو. گوتی وەڵڵاهی تەمەنی 60 زۆر کەمە، 40 ساڵیش لە تەمەنی من بۆ ئەو. کە حەزرەتی ئادەم بوو تەمەنی بە 960 ساڵ مەلەکول مەوت هات. پێی گوت کە من 40 ساڵ هات، کەواتە تەمەنەکە گۆڕدرا، تەمەن گۆڕدرا، ینی قەدەرەکە تەمەن گۆڕدرا. ئەلێرەوە بەڵام ئادەم سەلات و سەلامی خوای لەسەر بێت نکۆڵی کرد. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ فجحد ئادەم وجحد ذريته، ذريتەکەشی تووشی نکۆڵی بوو. فنسي آدم ونسي ذريته، تووشی لەبیر چوونەوە بوو، ذريتەکەشی باماشەوە تووشی ئەم لەبیر چوونەوە بوو. بەڵام کە ئینسان کە دێت مەسەرەن بۆ نمونە لە ناو سکی دایکیەتی، دوای ئەوەی کە مەسەرەن ئەبێ بە پارچە گۆشتێک و لە کۆتاییدا بە دیواری هێلکەدانەوە ئەنووسێت، ئەلەوێ کە مەلایکەتەکان لە 43 ڕۆژیەوە دێن، کە هەندێکی ئەڵێ 120 ڕۆژ، بەڵام ئەکسەریەت ڕەیزانەکان لە 43 ڕۆژی کە دێن. ئەمانە چوار شتی بۆ ئەبڕنەوە، مەسەرەن تەمەنی، ئەجەلی، ڕزقی، و ئایا ئەم ئینسانە دڵخۆشە یان ئینسانێکی نادڵخۆشە، یان ئینسانێکی شەقیە یان ئینسانێکی سەعیدە. یەکێک لەوانە مەسەرەن بۆ ئەوەی لێی تێبگەین ئایا ئەگۆڕدرێ یان نا، مەسەرەن باسی ئەجەل، خوای گەورە فەرمێ فەئیذا جاء ئەجەلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. ئێخۆ ئەگەجەل هات نە ساعاتێک بۆ پێشەکەوی نە ساعاتێک دواکەویتن. کەواتە ئەدی بۆچی خوای گەورە فەرمێ وما يعمر من معمر ولا ينقص من عمره إلا في كتاب. ئەگەر کەمیشی کرد تەمەنی کەسێک، لێرە مەبەست لەم ئاەتە چێ و لێرە چێ. ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەت خودای لەسەر بێ ڕوونکردنەوەی تەواو لە ئەم بابەتە ئەدات. ئەفەرمێ مەلایکەتەکان کە دێن، ئەڵێ مەلایکەتەکان تەمەنی ئەم کۆرپێ ببڕنەوە، بۆ نمونە ئەڵێ تەمەنەکەی با 70 ساڵ بێت، مەلایکەتەکان لای خۆیانەوە 70 ساڵ ئەنووسن. بەڵام لە ئەزەلەوە خوای گەورە لای مەلایکەتەکان 70ە. بەڵام ابن تەیمیە ئەفەرمێ دوو ئەجەل هەیە، ئەجەلێکی مطلقە، ئەجەلێکی مقەیەدە. مطلقەکە ڕەهایە لای خوایە، هەتا مەلایکەتەکانش علمیان پێ نییە. ها خوای گەورە ئەفەرمێ إلا في كتاب من قبل أن نبرأها، حد لە بیدایەتی خەڵقا پێش خەڵقیشە ئەمە بۆی بڕاوەتەوە لای خوای گەورە لە لەوح المەحفوظ. بەڵام ئەوەی مەلائکەت ئەینووسێ بۆ نمونە ئەفەرمێ با 70 ساڵی بۆ بنووسن، بەڵام لای خوای گەورە شتێکی ترە. ئەفەرمێ ئەگەر ئەم کەسە پێگەیشت ئەو های کرد ئەو های کرد ئەو هۆکارەی گرتە بەر ئەو هۆکارەی گرتە بەر، ئەسبابەکان دەگریتە بەرێ، ئەو ئەسبابانە شت دەگۆڕن. ئەوەیە ئەسبابەکان شت ئەگۆڕن، هۆکارەکان شت دەگۆڕن. ئەگەر ئەو های کرد با تەمەنەکەی ببێ بە 90 ساڵ. بەڵام مەلایکەتەکان علمی ئەوەیان لا نییە، چونکە بەڵام ئەگەر تەمەن نەگۆڕدرێ یان ئەگەر ئەم شتانە هەندێک شت لە چارە نووس نەگۆڕدرێن، بۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت من أحب أن يبسط في رزقه أو ينسأ في أثره فليصل رحمه. بۆچی ئەگەر کەسێک بیەوێتن ڕزقەکەی بەرفراوان بێ، کەواتە ڕزق گۆڕدرا. بۆچی ئەفەرمێ ئەگەر بیەوێت تەمەنی درێژ بی، کەواتە تەمەن گۆڕدرا. چی بکا؟ فەلیەصل رحمه، با سەردانی سیلەی ڕەحم بەجێ بگەین و سەردانی خزم و کەس و کار و جیران بکا. بۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەی فەرموو؟ بۆچی ئەفەرمێ صدقە تەمەن ئەگۆڕێ؟ ئەو ڕێیە نازام جەنابە گوێ لێ بووە، دەڵێن لەوانەیە مەسەلەی درێژبوونی تەمەن ئەگەر هاتوو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تەمەنی درێژ ئەبیان ڕزقی وازع ئەبی، ئەرێن تەمەنەکە درێژ ناوی بەڵام بەرەکەتی تێدا ئەکەی. ئەوە ڕەئیەکە، بەڵام ئەوە ڕەئیەکە ئەفەرمێ لە تەمەنەکەیە، بەڵام ڕەئی ئەرجەحەکەی ئەوەیە کە من بۆ جەنابتم باس کرد. بەڵێ بەڵێ کە ئەفەرمێ هەندێکی لە زانە ئەفەرمێ بەرەکەتی تێ ئەکەویتن. بەڵام ڕەئی ئەرجەحی ئەوە دیارە، پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ کەسێک بیەوێتن تەمەنەکەی بگۆڕدرێت أو ينسأ في أثره فليصل رحمه يان صدقة. الصدقة تزيد العمر. باش أجر صدقة كواتي ترى بو عمرك أجر بيشتري بردرابوها باش كسيدي صدقة أكا. إيك باش أجر نيجوري بوتي أصلا صدقة كبكا بوتي سيلا رحمك بجوريتن. بلام تيا أمل لا يخوي جوروا للوح المحفوظ. خوي جورا فرمي في كتاب من قبل أن نبرها أم كتاب للوح محفوظة لا خوای گەورە لە علمی خۆیەتی کە خوای گەورە ئەمەی نووسیوە. بەڵام ئەدی بۆچی ئەفەرمێ ادعوني أستجب لكم،
داوام لێ بکە با من وەڵامت بدەمەوە پێویستێکت هەیە لێم داوا بکە کەوات ئەگەر ئەو داواکاری من لە چارەنووسی من نەگۆڕی ئەمن ناکرێ من هەڵی خۆم بە چارەنووس بفرۆشمەوە بە قەدەر بفرۆشمەوە دوو هەڵەیەکەکەی و بڵێ دەی قەدەری من وابوو ئەسڵەن شتێ نییە کە بەو ناوێت و بڵێ وەڵا قەدەری من وابوو ئیلا خی گەورە لەستە و ئیجبار کردبی ئەبی ئەتو وا بکەی خی گەورە علمی هەیە کە تو وا ئەەکەی بەڵام لەسەر تو ئیجبار نەکردێت تو ئەوە بکەی چونکە خی گەورە ئەو مەشیئەتەی دایتە ئەو حڕیەتەی دایتە تو بەڵام لێرە شتێک هەیە خی گەورە ئەوگەر خۆی بە زمانەوانی وەکو ئەڵێ مەشیئەت و ئیرادە يريد الله يعني شاء الله بخوي اگر مشيئتي تيدابو شاء الا امشت الا ابي الربده الا ابي الربده هيس علاجينيا مثلا ولو شاء الله لهداكم اگر بيبه همو تان هدايه دا اگر بيسي دبي همو هدايه واو بلام بونمونا خوي غورا فرمي يريد الله بكم اليسر إخوي جورا بو إيوه كاراساني بي إيوه خطان بخطان هاويني كاراساني إيوه خطان لخطان شد زحمتك ها أوي شتيك لدستي داويتي دستي مروفا كان ها بالضبط داويتي دستي مروفا كان دكتور جان استا تقريبا زنات باسي رزقو تمانت كرد اگر استا تقريبا بين سر خالي رئيسيش بونمونا ايمان وكفر يعني استا اختيار بون يعني هالبجاردني ايمان وكفر آية اوشان هل نكويت مشيئتي انسان مثلا بكيف خوينيه ليرش انسان سونك عندك ساري ما دام من لداكو باو فلان دينان هالبجارديه ومنيش لوان لدايك بوما يعني توا ولا سر من بيوست هر شن ديني باو با بيرانم بكومو خواي گەورە ئەو ڕێگەی لۆ مندانایە ناتوانم بیگۆڕم ئایا ئەو مرۆڤە لۆی هەیە بە زانستەکەی خۆی بەخۆ بە دوودا بگەڕێ ئەو دینی ڕاستەقینە ببینیتەوە ئەمە چۆنە دکتۆر لیسین فەیلسوفیش فەڕەنسی قسێکی زۆر جوانی هەیە لەو بارەوە ئەڵێ ئەو وا ئەڵێت بە ئیستینباط بەسەند شتێکەوە ئەڵێ ئەگەر بەدەستێکی خوا هەموو حەقیقەتی تێدا بیت بەدەستەکەی تری خوا هەموو گەڕان بە دوای ڕاستیەکانی تێدا بیت ئەفەرمێ کڕنۆش ئەبم لە بەرامبەر ئەو دەستەی کە گەڕان بە دوای ڕاستیەکانی تێدایە ئەفەر ئەو ئەڵێ چونکە لە چێوە ئەو قسەم وەرگرت ئەڵێ من لە قورئان بینیم کە خۆشەویستەکەی ئەفەرمێت پێی وەقل رەبی زیدنی علما خودای زانستم زیاد بکەی کەواتە حەقیقەت هەموو لای ئەویش نییە حەقیقەت بەس قابل بە خۆیەتی بەڵام گەڕان بە دوای حەقیقەت قابل بە منی مرۆڤە ئێخوای گەورە ئەم عەقڵەی ئینسانی قبوڵە ئینسان خۆی بە دوای حەقیقەتەکانە بگەڕێ ئینسان خۆی دۆزەرەوەی ڕاستیەکان بی هەرتا لە ژیانی ئەم ڕۆژمان مرۆڤ تۆزی وشیاری ئەوەی هەبی خۆی بە دوای حەقیقەتەکان بگەڕێ ئەوەی ئەوە ئەڵێ ئەوەی نایڵێ و ئەوە خۆت بڕۆ گوێ لە هەمووی بگرە خۆت دوای حەقیقەتەکان بۆ دەرەکەویتن ئەوە تقليدي نبي دكتور يعني تقليدي نبي أبدا يعني حتى لجياني خوشي يعني إنساني كي تو حري لستي مثلا بونمونا أو حرية دايتي بلام لا هم برتسن قانوني شي رب العالمين حتى الخوي قورا حريتك بي أداء عليه حتى أتو دولت ليبي برو كفر بكا أجر خوت أتبي برو بيكا تاگور ئەڵێ من خوام بۆ ئەوە لە کۆتایی هەڵبژار ئەڵێ هەموو شتێشی بە من داوە بەڵام بە منشی گوتێ تاگور تۆ ئازادی من نەپەرستی ئافەرمێ و حڕیەتەی بە من داوە من چۆنم خوددام خۆش نەوێتن کەواتە خوای گەورە ستەم لە کەس ناکا ئەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا نەیفەرمووە إلا ما كتب الله علينا بۆ ئەوەی لەسەرمان ئیجبار نەکە ئێمە بیکەین ئەفەرمێ لەنا یعنی حڕەتی اختیار علينا ئیجباریە بێ کردباتە مشقەتیشت پێوەی کردبایە بەس ئەفەرمێ لەنا یعنی تو حڕەتی اختیارت هەیە دکتۆر ئەگەر بە کورتی باسی ینی دووسێشتی بکەی کە مثلا دەبنە هۆکاری گۆڕانی قەدەر ئێستا مثلا گەر دەنات باس سەدەقەت کرد بەس بێژگەر لە سەدەقەی ینی كقدر إنسان قوري تشتكي يعني بدقيقي كبيغمبر صلى الله عليه وسلم باسي كرديان القرآن باسي كرديان بخوي إما يكم شد خواي قورا فرمي وكو آماجم بيكردي
ادعوني استجیب لكم دوعا قەدەر داوام دەگۆڕی. لێ بکە جوان من وەڵامت ئەدامەوە هیچ شەرتێکی دانە ناوە خوای گەورە بەڵێ کە پێی بڵێ لەو وەختەی بکە لەو وەختەی نەکە یان لەوەی داوا بکە لەوەی داوا مەکە بەڵێ ئەوە دوعا دووەم سەدەقە سێم سیلێ ڕەحم ئەمانە هەموویان ئەشێ بە هەمووی بە بەڵگەی یان بەر بەڵگەی قورئانی ئەو بەڵگەی سنەت جوان کە ئەم دینە بۆ ئێمە ڕوون کردیتەوە ئەمانەی ئەبنە هۆی گۆڕینی قەدەری ئینسان چی لە قەدەری ئینسان ئەگۆڕدرێ بەڵام وەک باسمان کردی تێگەیشتن لە بابەتەکە تۆزێک ئەبێ لە بیدایەتی بابەتەکە مەسەلەن گوێمان لێگرتە باە ئاەتی لە لای مەلایکەتەکانە چی لە لای لەوح المەحفوظە لە لای خوای گەورەیە کە لە ئەسڵدا پێشتری نووسیوێتی بەڵام لێرەدا ئێمە چەند شتێک هەیە ئێمە لە قەدەرا بە هەڵا وەری ئەگرین یعنی ئەتوانین بڵین هەڵەکانی ئێمە لە قەدەردا طبعا تێکڕای قەدەر تێکڕای ئەم بابەتە بۆ یەک شتە زۆر مهمە ئەم قەزا و قەدەرە خوای گەورە ئەفەرمێ شتێک هەیە لکەی لا تەأسەو عەلا ما فاتەکم ولا تەفرحوا بما ئاتاکم هەرگیز ئەگەر شتێک لە دەستت چوو لە ڕابردوو ئەسەفی بۆ مەخۆ نەکەی ئەم ئەسەفە بخۆی بڵێ قەدەر الله وما شاء فعل تەمام تێپەڕیا خۆ ناشرین مەکە نەبەرامبەر خوا نەبەرامبەر بەندەکانی خوش خوای گەورە پێت ئەفەرمێ بۆ تێگەیشتن لە قەزا و قەدەر لکەی لا تەأسەو عەلا ما فاتەکم قورئانە پێت ئەفەرمێ ولا تەفرحوا بما ئاتاکم شتێکیش هات بۆت هات دڵی پێ خۆش مەکە بزانە ئەویش هەر قەدەرە ئەو بۆی نووسیوی ئەگەر بێتی تیشی هەر ئەو نووسیوێتی بووات بۆیە نە دڵخۆش بەبەوەی کە بۆت هاتیە نە دڵتەنگیش بە بەوەی کە لە دەستت چووە یعنی تێکڕای خودی قەدەر ئەمەی زۆر مهمە لەو بابەتە تێبگەین بەڵام یەکێک لەو هەڵانە مەسەلەن ئەبینی کە ئێمە ئەیکەین خۆ بەدەستەوەدانە ئەڵێ تەواو دی خوای گەورە لە قەدەری منی نووسیە و تەواو باش ئەگەر وابی خوای گەورە بۆ لە قورئان ئەفەرمێ وەقول اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون ئێوە کار بکەن بەرەمی کارەکانتان ئەبینەوە وایە وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى كواتا هەوڵی خۆت ئەدووریەوە ئەتوە کە تۆ هەوڵی خۆت بدووریەوە کەواتە بۆ دەستەوەستان ئەوەستی بۆ خۆت بەدەستەوادەی یەکێک لە هەڵەکانی تێگەیشتنی ئێمە لە قەدەردا ئەوەیە خۆ بەدەستەوەدانە بەڵام لەولا خوای گەورە فەرمێ وەقول اعملوا ئێوە کارەکانتان بکەن یان خۆتان بەدەستەوە مەدەن خاڵێکی تر کە ئێمە لێی ئەوە بووینە ئەوەیە کە مەسەلەن بڵێ وەڵا خودای گەورە ما خۆی من نابینێت ما من لۆ داوا بکەم بێدەستەوەسان ڕاوە بڵێ من بۆ داوا بکەم مەسەلەن ئەڵێ بۆ نمونە باشە خوای گەورە پێغەمبەری صلی الله عليه وسلم نابینی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە دوعای ئەکرد بۆ خوای گەورە پێغەمبەری ئەبینی ئەیبینی بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر دوعای کرد ئێمە ئەڵێ مەسەلەن پێڵێ کاکە دەی دوعا بکە لە خوا بپارێەوە ئەنی وەسائل بەغەڵەت تێگەیشتووە ئەڵێ کاکە ما خوای گەورە خۆی حاڵی منە بینیت ئەڵێ ما من لۆ داوا بکەم ئەبدن هیچ پێغەمبەرێک سەلات سەلامی خوای لەسەر بێ قسەی نەکردووە زۆر جار ئەدەنە پاڵ ئیبراهیم عەلەیهی السەلام ئەڵێ ئیبراهیم لەناو ئاگر بوو گوتیان دوعا بکە گوتی دوعا ناکەم ما خۆی حاڵی من ئەبینی ئەبەدەن لە هیچ شتێکی صحیحەدا ئەم شتەیە کە دراوەتە پاڵ حەزرەتی ئیبراهیم بەڕاستی نازانین بەڵێ بۆیە یعنی ئەتوو بەس لەسەرتەها خوای گەورە ئەفەرمێ لە قورئان چیمان پێ ئەفەرمێ ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به خدایە شتێک مەخە سەرشانمانەوە کە ناتوانین بەرگەی بگرین لە ئاخری سوورەی بەقەرە ئەم دوعایە هەیە خدایە بەرگەی شتێک کە نەمتوانین بەرگەی شتێک بگرین بەو شتە تاقیمان مەکەوە ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به نەک بڵێم وەڵا خوای گەورە خۆی ئەمن بینی تو ئاگادارە بە حاڵی من و بابا لێم بپێچیتەوە داوات لێکە داوام لێ بکە با وەڵامت بدەمەوە خاڵێکی تر لە قەدەر هەر نزیکە لە قەدەر خوایەتی بەسەر خواوە بکە ئەستەغفر الله یعنی بەکاری مرۆڤ ئەمڕۆ دێ کارەکانی خۆی بەخوا ئەسپێری کارەکانی خوش خۆی ئەیکا مەسەلەن کاری خۆیتی ئەو پێویستە هەوڵی بۆ بدا ئەڵێ دەی بە تەمای خوای بەڵام ئەگەر بووە حکم دادوەری بەسەر خەڵکیەوە ئەو دێ لە جیاتی خۆی بڕیارەدا
تو بۆ ئەوێ ینی گەرازی دانا گەرازی باش دوزانەما ئەتو بۆ ئەوێ ئەتو باش ئەتو خراپ ئەتو ئەوها کاری خۆ ئەوەکە کاری خۆشی ئەڵێ دەی بە تەمای خۆی ئەتوو مەسەلەن کە ئەڵی بزانە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەمان پێ ئەفەرمێت بۆ ئەوەی لێی تێبگەین لە بابەتەکە ئەفەرمێ خوای گەورە لە حەدیسی قودسی فەرمووی من ذا الذي يتألى علي چێ دێت خوایەتی بەسەر منەوە ئەکات کە من لەو کەسە خۆش نابم ئەلا ئەغفر لفلان فإني قد غفرت لفلان وأحبطت عملك یەکێک بە کەسێکی گوت خوای گەورە لێت خۆش نابی خوای گەورە پێی فەرمووت و چێی لە زیاتی من قەرارە دەی من لی خۆش نابم ها قەدەرەکەی لۆی دیاری کرد بۆی دیاری کرد بەڵام خوای گەورە یاری گوتی ئەوە من لەوی خۆش بووم هەموو کردەوەکانی شوم بەتاڵکردنەوە تو کاری خوا ناکرێ بەخوا بفرۆشیەوە بەڵام هەر کارێکیش ئینسان یەکێک لەوانەی تر هەر کارێکە کات ئەو مەشیئەتە ئەداتە دەست خوای گەورە فلا تقولن لشيء إني فاعل غدا إلا أن يشاء الله رب العالمين ئەوە بداتە پاڵ خوای گەورە خاڵێکی تر ئەوەیە کە ئینسان لە قەدەرە شتێک نەکات ئەگەری بێخیتە ناوێ ئەمە زۆر خاڵێکی زۆر ترسناکە بەڕاستی قورئان شتێکمان پێ ئەفەرمێت بسم الله الرحمن الرحيم الذين قالوا لإخوانهم وقعدوا لو أطاعونا ما قتلوا لەسەر زمانی دووڕوەکان ئەوانەی دووڕوو بوون نەچوونە جەنگی ئوحد گوتیان چی گوتیان ئەو برایانەمان لەو ئەطاعونا ما قتلوا وڵا ئەگەر لەوی هێخستە ناوێ ئەگەر نەچوو ئەوە ئیشی منافقە خوای گەورە باس ئەکا لە قورئان لە سوورەی ئالی عیمران ئایەتی 168 ئەفەرمێ ئەگەرەوانە نەچووبانە ناکوژران ئەگەر لێرە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەم ئەگەرە زۆر جارێ ئەگەر ئەو هام نەکردبا وەڵڵاهی ئیوە نابوو سەفەرێ ئیوە نابوو ئەگەر ئەو هامان نەکردبا بزانە دەربارەی ئەو ئەگەرە چی هەیە لە قەدەردا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت وإن أصابك شيء فلا تقل لو أني فعلت كذا وكذا ئەگەر شتێک ڕوویدا موسیبەتێک بەسەرت هات بەڵایەک ڕووداوێک کارێک بەسەر تۆ هات هەرگیز نەڵێ من ئەگەر وام کرد بە ئەوها نەدەبوو ئەگەر وام نەکرد با وانە دەبوو بەڵکو بڵێ قەدەر الله وما شاء فعل هەمووی لە دەستی قودرەتی خودایە ویستی خودایە چۆنی پێ باشوێ هەر ئەوهایە فەرمووی لە کۆتاییدا فإن لو تفتح عمل الشيطاني گەر مرۆڤێکت بینی زۆری ئەگەر بەکارهێنان وەڵڵاهی ئەگەر ون نەکردبایە ئەو شتەن بەسەر نەدات ئەگەر ئەو ناوهان نەکردبایە نەچووباینە فڵانە زەی قەت ئەو شتە ڕوو نەدەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر بینیتان خەڵک ئەو ئەگەرە بەکاردێنێ دەرگای کاری شەیطانی بەسەر خۆدا کردەوە وێرانتر ئەبێت یعنی دەبی ئاگادار بی دەرگای شەیطان دەرگای کاری شەیطان بەسەر خۆیدا نەکاتەوە زەنا دکتۆری لەوانەیە بابەتەکەت مابی بەڵێ ئەسکاتمان تقریبان ئیزافەکەشمان وەرگرتیە خەلاص بووینە سپاس ئەگەر ئەتیادی بی بەرنامەکە لەوانەیە قەتع بکەین زۆر طبیعی بەس پێم خۆشە لە کۆتایی ینی پەیامەشی دقەی یەک دقەی ئینشاءالله بۆ خەڵک لەسەر ئەو بابەتە و ئەگەر غەیرە بابەتەش بی ئینشاءالله پەیامێکی کورد بی دکتۆر هەمیشە ئینسان یعنی هۆکارەکان لە قەزا و قەدەردا هۆکارەکان فەرامۆش نەکات هۆکارەکان خۆی بگریتە بەر دواتر پشت بەخوا ببەستێتن هەموو شتێک لە دەست خودای گەورەیە گۆڕینی نەگۆڕینی دانەنانی چی باشە ئەوە بۆ ئێمە هەڵ ئەبژێریتن خودای گەورە و شتێکیش کە پێمان نەداتن مانەیوە نییە کە خراپەی لەگەر ئێمە کردو شتێکیشی بە ئێمەدا مانەیوە نییە ئێمە مەسەر ئەو شتە لە ئاخری بەخێر بۆ ئێمە تەواو ئەبیتن هەموو شتێک لە دەست خوای گەورەیە بەڵام هۆکارەکان خۆمان بگرینە بەر باقی بەخوای گەورە خۆشوی دەستەکان خۆش جەناب دکتۆری خوا خێر بنووسی بەڕاستی عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا سوودمان لە جەنابەت بین لەو بەرنامەیە بەڕاستی تەوارەکەشت زۆر بەخۆت و زۆر هەستیاریش بوو ئینشاءالله دەرفەت هەبی ئینشاءالله لە ئەڵقەکانی داهاتوو ئینشاءالله ئەتوانین زیاتر بابەتەکە زیاتر ڕوون بکەینەوە
دووبارە بە خێراتن دەکەین و لە وەختمان گرتی سوپاس دەکەین. زۆر سپاس بۆ بینەر و بیسەرەکانتان. خوا سەلامەتتان کە ڕەبی جەنابی دکتۆر. بەڵێ ئازیزان لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەمان بە هیوای ئێوەی ئینشاءالله وەڵامی ئەو پرسیارەتان وەرگرت بێکەوە لەلاتان دروست بووە وەخوای گەورە پاداشتی جەنابی مامۆستا بداتەوە وەخوای گەورە تاعەت و عیبادەت و ڕۆژی ئێوەی ئازیزیش قبول بکات. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.